ئینگلیز و جەیشی عراقی پلانێکی محکەمیاندانە کە بێن بەرەو شێخ و بۆ لێدانی چونکە سەیریان کرد شێخ لەوە ئەترسن کە تەسیری شۆڕشەکەی وردە وردە ئەگاتە ناوچەکانی تر و کاریگەری لەسەر شوێنەکانی ترە بێ خۆی فعلەن کاریگەری شۆڕشی ئارارات کرا بۆ سەر کوردی باشوور کە هێشتا مقاومە بەردەوامە ئەوەی شێخ مەحمودیش کاریگەری کردە سەر شێخ ئەحمەدی بارزانی لە بارزان دیسان ئەویش کە ڕزیاتر بتوانێت تەمەڕودێکی تر یاخیبوونێکی تر لە ئینگلیز و لە دەسەڵاتداری عراقی ڕاگەیەنێ هەروەها کوردێکی تر کە لە ناو جەیشی عراقیا بوون سێ ئەفسەری گەورە هاتنە دەرەوە ئیلتیحاقیان بە شێخەوە کرد بەرپرسانێکی تر هاتن ئەوەش تەسیری هەبوو دیسان بەو کاریگەرێتی شێخ کە کردی بەری قەرەداخی بۆ خۆی مسۆگەر کرد کە هەمووی چیای سەختن ڕۆیشت بەرەو خواروتر هەتاک و گەیشتە ڕووباری نزیکی دیالە زێ گەیشتە ئەو ناوچانە گەیشتە ئەوەی کە تەهدیدی خانەقین بکا کە ئەچێتە ناوی کە ئیتر هەمووشمان نەزانین خانەقین شوێنەکە زۆر نزیکە لەوەی کە لە کاریگەری ئەم جارە لەسەر بەغدا دروستەکە ئەوەش طبعاً بەنسبەتی حکومەتی بریتانی و حکومەتی عراقی شتێکی زۆر گەورە بوو لە لایەکی تریشەوە حکومەتی شێخ شۆڕشەکەی شێخ هی ئەم جارە ئیسیفادەی لە زۆر شت کردبوو هەر ناوچێگە کەوتە بەردەستیان و کۆنتترۆڵەکرا ئیدارەیەکی بۆ دا ئەمەزران ئەو ئیدارێژ یەکسەر کۆنتترۆلی ئەو ناوچانیانە کرد یعنی لە مدەیەکی زەمەنی پێنج مانگیدا لە پێنجێنەوە هەتا سنووری خانەقین شێخ توانی بووی کۆنتترۆڵێکی بۆ دا بمەزرێنێ وەکو نیمچە حکوومەتێکی تیا ئیعلان کردبێ بێەوەی تەوانی ئەعلانی حکوومەتیشی تیا کردبێ لەبەرەوەی تر بڕیاردرا لە بەغدا مؤتەمەرێک گیرە هەر لە مانگی ئازارە بڕیاردرا کە بە هەر شێوەیەک هەیە شۆڕشی شێخ مەحموود لە ناو ببرێ بۆی کاریگەری لەسەر شوێنەکانی تر نەبێ و پێویستە هجووم بکرێتە سەری بە شێوەیەکی عسکەری و تەئیدی تەواوی بەریتانیەکانی پێویستە بۆ مسۆگەر بکرێت حکوومەتی بەریتانیش بڕیاریدا ئەنجا منشوراتێکی زۆر هەروکو ئێستا لە ئەفغانستانە منشورات فڕێدرێتە خوارەوە کە خەڵکینە هاوکاری تالیبان مەکەن ئەو زمانش تەبەن هەر نەخشەیەکی ئیستعماری کۆنەوە ئەو غەربیانە بەردەوام لەسەری ڕۆشتون لە جەنگی جیهانی یەکەم و دووەمیشە هەروە بوو بەشەکە لە حربی کەلیمە منشوراتیان فڕێدای خوارەوە کە خەڵکینە یارمەتی شۆڕژگێڕەکانی شێخ مەدەن و ئەجینا هەموو گوندەکانتان بەر قومبەلە ئەکەوێ لێتانە درێ ئەوە تەبان هەروەکو لە وەسایقەکانی خۆیانە هی مستعمراتی بەریتانی کە ئێستا هەیە وەزارەتی مستعمرات ژمارە 1930 ختمائیل 1961 ختمائیل 2 هەروها لە تەلەگرافی 19 جانیوەری 1930دا هاتووە بە هەر حاڵ و بوو کە سوپایەکی زۆر هات بەرەو ناوچەی شێخ کە لەو ناوچانە بوو شێخ تەبعاً لە منطقەیەک بوو لە گوندێک پێوترا ئاوە باریکە نزیکی 20 میل لە تووت خورماتووە و دوور بوو سەر بە لیوای کەرکووک بوو کە تازە تەشکیل کرابوو دروست بوو هاتن دەوروبەری شێخیشیان گرت و اینجا بە قووەیەکی جەوی زۆر بە فڕۆکە هێزی ئاسمانی ئینگلیزی هەروەها مەلەکی و حکومی ئەو کاتێهی حکوومەتی عراقیش هەبوو هێرشیان هێنایە سەر ناوچەکە و چەندین لیوای عسکەری مەشات و پۆلیسی خەیالە 500 پۆلیسی خەیالیان پێ و دەوکاتە کە بریتی بوون لەوانەیە ئەسب سوارن یان ئێستریان پێ هی ناوچیا و ئەو شوێنانە کە هەم شەڕەکەن و هەم ئەتوانن بەو شوێنانەشا بێن کە جەماعەتی شێخی لێیە بەڵام شێخ زۆر لە زۆر شەڕەکانە توانی خۆی لادا هەر لەو کاتەوەی کە پێنجێنی گرتبوو لەبەرەوەی حکومەتی عراقی و جەیشی عراقی کە ئەهاتن اعتیمادیان لەسەر ئەو بوو کە کورد چێ هاوکاریانەکە ئەو کوردانی کە لە ناو جەیشی عراقیا بوون زوو خەبەرەکانیان نەگەیاندەوە بە شێخ ئەیتوانی خۆی لەو ناوچانە لادا کە ئەمان هێرشیان بۆ ئەهێنا و بالعکس ئەوان ژیان توانی زەربە زیاتر لە جەیش بدەنەوە لەو شەڕەیە بە هەر حاڵ 16 کەس شەهید بوون لە پیاوانی شێخ ڕەحمەتی خوایان لێبێ و خەڵکانێکی زۆریش بریندار بوون شێخیش سەر لە نێتوانی جاریش کە بگەڕێتەوە ئەودی و سنووری ئێران لە ناوچەیەک لە گوندێک پێڵەن پیران کردی بە قەڵایەکی خۆی و لە ناوچێ مایەوە تا ماوەیەکی زۆر دوایی حکومەتی ئێرانی و حکومەتی عراقی زیاتر تینیان طبعاً خستەوە سەر ناوچەکە و بەتایبەتی حکومەتی ئێرانی بۆ ئەوەی هەرچۆنە بێ شێخ لەو ناوچانە دەرکەن دیسان هجوومێکی ترکرایەوە دوایەوەی کە شێخیان هێنایەوە ئەم دی و تاکو وای لێ هات کە شێخ بە دیلی کەوتە بەردەستیان خۆی تەسلیم کرد طبعاً لە دەوروبەری پێنجوێ نابوو شێخ هاتبووە ئەم دی و لە مەریوانە ئەو کاتە شێخ
خۆی تەسلیم کرد چونکە ئەو کەسانی بە دەوروبەریەوە مابوون کەم بوون و مەجای شۆڕش بەردەوام بوون نەمابوو و هەروەها حکومەتی عراقی و جێشی عراقی و بە یارمەتی حکومەتی بەریتانی ئەو ناوچانە هەمووی گیرا بوون و شێخ نەیتوانی زیاتر بەردەوام بێ هەتاکو بەو شێوەیە شۆڕشی سێهەمی شێخ مەحمودیش کۆتایی پێهات هەروەکو دوو شۆڕشەکەی تری چونکە لە شێوەی کارکردن و شێوازی شۆڕشەکە و هەڵگرستان و پەرەسەندن و کببوونەوەی وەکو یەکوا بوون کە دیارە ئێستا ئەگەر ئێمە تەقیمیکەی نابێ بڵین بۆچی حیزبی نەبوون چونکە و سەردەمەکاری حیزبایەتی نەبوو و دەور و ڕۆڵ یەکێکەی بینی کە کاریزمی لە ناو خەڵکەکەیە کارتێکردنی هەبوو خەڵکەکەش سادە بوون بە دوای ئەفکاری خۆیان ئەکەوتن بەڵام نە ئەبوو بە قەناعەتی چیوا زۆرتر هەموو لەسەری بمرن بەڵام هەر ئەوە بۆ شۆڕشی شێخ مەحمود ناوترێ بۆ شۆڕشەکانی تریش کە توولی کێشاوەکو عومەر المختار 20 ساڵی توول کێشا بەڵام دوایی خۆشی ئەسیر کەوتو لە بەرچاوی خەڵکەکەی خۆی ئیعدام کرا یا ئیمام شامل لە داغستان یا شۆڕشی سەید ئەحمەدی برێلەوی لە 1930 لە هەندستان و شەهیدبوونی لە ناوچەی کشمیر لە ئێستای هەندستانە طبعا ناوچەکە کە ئەوی لێ شەهید بخوای گەورە هەمویان بە شەهید وەربگرێ ئەوانەی کەوا لە پێناویان ڕۆیشتون شێخ مەحموود بەو شێوەیە هەرچەندە ڕەنجی زۆریدا شۆڕشەکەی لە جاران بەهێزتر بێ بچێتە پێشتر و فعلەن شۆڕشی سێیەمی کاریگەریەکی زۆرتری هەبوو چونکە وەکو شۆڕشی یەکەم نییە 1990 هەر خۆی بیکا و عەلەمانیە کوردەکان لەگەڵی نەبن ئەم جارە ئەوانیش هاوکاری بوون چونکە شەخ قادری برای ئەندام بوو لە نادیزانستیەکە و تۆفیق وەهبی و ڕەمزی بەگو ئەوانەی تر کە هێما و سمبولێکی کوردایەتی عەلەمانیەکە بوون هاوکار بوون هەمویان لەگەڵیانە پێکەوە بۆیە کاریگەری شێخ ئەم جارە گواستیەوە بۆ ئەوەی کە ئەشیا لە قۆناغی ترا ڕەنگە ببوایە بە شۆڕشێکی گشتگیری نەتەوایەتی هەموو کوردستان بەڵام بە تاکید لەو سەردەمەیە هەر دیارە ئەوە کراوە بە تایبەتی کە کورد هیچ جۆرە شتێکی لە دەسەڵاتان نەبووە بتوانێت بەرەنگاری هێزی ئاسمانی مەلەکی بەریتانی بگرێت چونکە ئەو سەردەمانە هێزی ئاسمانی مەلەکی بەریتانی بۆ دژایەتی ئەو دەسەڵاتە بەرفراوانەی هێتلەر پێشتر بۆ ئەڵمان شەڕ یەکەم نەک بۆ هێتلەر بۆ شەڕ ئەو هێزی فڕۆکەوانی و ئاسمانیە بە هێزەی بەریتانیەکان بۆ بەرامبەر بە ئەڵمانیەکان و دەوڵەتی عوسمانی و ئیتالیا دروست بوو کە لە جەنگی جیهانی یەکەمە هەبوو لەبەرەوە ئەوان کاریگەر بوون و وە کوردیش هێشتا ئەوەی دەست نەکەوت بوو کە بتوانێت چەکێکی دژە هەوایی پەیاکە لەبەرەوە شۆڕشی ساڵی 1930 شۆڕشێکە تایبەتمەندی خۆی هەیە کاریگەری خۆی هەیە هەرچەندە کەمە ماوەکەی کەمە بەڵام هەروەکو چۆن وتمان شێخ سەعیدی پیران هەزار ڕەحمەتی خوای لێبێ دوو مانگ خۆی لە شۆڕشەکەیە مایەوە بەڵام شۆڕشەکە توولی کێشا لە دوای خۆی شۆڕشی شێخ سەعیدی پیران فاسڵێکی گەورەیە لە نێوانی خەباتکردن لە یاعدامکردنی ئەو لە 1925 بۆ 1930 چەسانەوەیەکی ڕیشەکێشی کوردەکانی تایە لە باکوور ناسۆر و محنەتێکی گەورەیە کە لەو زمانەوە دەست پێکە هەتا زمانی ئۆجلان و 1970 سەر لە نوێ پەکەکە کە دەست پێکاتەوە بە شۆڕش فاسڵێکی زۆر توول و درێژی 50 ساڵی لە معانات بەسەر کووردا هاتووە کە مهمە کە ناسنامەی خۆیان ون نەکردووە و خۆیان تیاپاراستووە و بە شەرەف و ئابڕوو جوامێریەکەەوە بەو شێوەیە ماونەتەوە لەبەرەوە جێی خۆیەتی ئێمە کە ئەم شۆڕشانە ئەخوێنینەوە سەر لە نوێ احتیمام بەوە بدەینەوە بزانین منتەلەقی فکری زەمینەی سیاسەتی دید و تێڕوانینی ئەم سەرکردانە و ئەم شۆڕشانە چۆن بوون تا چەند دەتوانین ئێمە ئیسیفادەی لێ بکەینەوە بە تاکید ئێمە ئێستا تاکید هەمیشە لەوە ئەەکەینەوە کە شۆڕشی شێخ مەحموود خۆی دید و تێڕوانین و بۆچوونی تەسەوراتی کە هەبوو لە شریعەتی ئیسلامەوە لە باوەڕبوون بە ئیسلامەوە لەو سەردەمەی فکرەی جامعەی ئیسلامیەوە هاتبووە دی کە دژی پەیمانێکی ئەنگلۆ عێراقی بوو کە لەو سەردەمانە سوپای بۆ عێراق دروست بوو دەوڵەتی عێراق چەسپا کە سەرەتایەک بوو بۆ ئەوەی کە دیسان دەسەڵاتێک بێتەوە سەر ناوچەی کوردستان کە دەسەڵاتی عەرەبی عێراقیە لەو سەردەمانەوە بەردەوام بوو هەسا ساڵی
991